لە شاری سلێمانی کۆنسێرتی هونەرمەند شاباز زەمانی بەڕێوە چوو کە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات بوو و تەواوی هاوکارانمان با بڵێ لە نێو کۆنسێرتەکەی ئامادەییان هەبوو کۆنسێرتەکەیان گواستە و بەشێک ئەو هونەرمەندە بەشێک لە گۆرانیە کۆنەکانی خۆی و بەشێک لە گۆرانیە نوێیەکانی خۆشی پێشکەش بە ئامادەبوانی نێو کۆنسێرتەکەی کرد جا هاوکارمان ڕەوەند لەگەڵ ئەو هونەرمەندە و لەگەڵ چەندین کەسایەتی دیکەیە دواوە لە نێو کۆنسێرتەکەیە با بەیەکەوە بینەری ئەم بڕگەی ڕەوەند بین. سڵاوتان نەبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش با سپۆنسەری دەستگای میدیایی کورسات هونەرمەند شاباز زەمانی ئەمڕۆ کۆنسێرتەکەی ساز دەکات با بەشداری کۆمەڵێک لە هونەرمەندانی بازموونی موزیسیانی کوردستان و هەروەها وڵاتانی دەرەوە. ئەمڕۆ تەنیا کۆنسێرتەکەی پێشکەش ناکات بەڵکو ئەلبومی یەک پارچە بڵاوەکاتەوە کە پێکاتووە لە 25 تراک و بەرهەمی نوێ کە ئەم ئەلبوماش بەناوی یەک پارچەیە و پێشکەشی هەوادارانی ئەکات. فەرموون لەگەڵمان بن ئەچینە لای بەشێک لە ئامادەبووان و هەوادارانی شاباز زەمانی و بەشێک لە موسییانان و دوای کۆنسێرتەکەش لەگەڵتان ئەمێنینەوە لەگەڵ شاباز زەمانی گفتوگۆکەین باسی ئەم کۆنسێرتی لەگەڵاکەین و باسی هەستی خۆی لەگەڵ پەیدا بکەم چۆن بتوانم تۆ بدوێنم بەڵێن بدەم تا دواتە من هی تۆم و بۆ تۆ ئامێنم لە ئامێزی مندا بنووی برچەکانت بۆ دابێنم لە ئامێزی مندا بنووی برچەکانت بۆ دابێنێ. سڵاو لە هەموو لایەک بوو هیوای هەمووی لەش ساڵ و سەلامت بێ. من ڕاوێژ سیروان بە ئامێری دراوس بەشدار بووم. بەڕاستی تەجروبەیەکی خۆروز بوو، ئیشی زۆری ئەویست، تەمرینێکی زۆر باشمان کردووە. لە ئێستا لە ئامادە باشیین هەموو شتەکان بە باشی ئەڕاو بۆ هیوایی کە فیدباکی خەڵکیش بە باشی بۆمان بێتەوە. چۆن باز لەم کۆنسێرتاکەی شابازەڵەیە کۆنسێرتێکی تەواو جیاواز و تایبەت پێشکەش بە هەوادارانەکەین. ئەم کۆنسێرتە بۆچی جیاواز و تایبەتە؟ جیاوازی کۆنسێرتەکە لە چیایە؟ پێشەشی ئەلبومێکی کە کەس گوێی لێ نەبووە لە کۆنسێرتەکەی عەرزیەکە چەند تراشێکی ناو ئەلبومەکەی. ئەلبومەکە خۆی 25 تراکە و بزانم 11 بۆ 12 تراشێکی تایە. عەرزکردنی تراشی ناو ئەلبومەکەیتی لە کۆنسێرتێکی گەورەیە ئەمە یەکێک لە جیاوازیەکان. خاڵی دووەم فول سێکشنی سترینگمان هەیە ئێمە کە ناچمە تەفاسیلەوەی کێوکی تایە بەڵام بە کۆی 35 ژەنیار لەسەر ستەیجین و هەم لە سیستەمی سەوتەوە هەم لە ژەنیارەکانەوە هەم لە تەجروبەی تەمرینکردنمان هەم لە حازرکردنی تراکەکان هەمووی تەجروبەیەکی کە بوو بەدەر لەوەی کە کۆنسێرتەکە هەمووی ڕیکۆرد دەکرێتەوە و ڤیدیۆ ئەکرێتەوە و یعنی سەبکێکی پرۆفشنالیە کە بەڕاستی مجازەفەیەوێ پیاوی خۆیەوێ قورسەوە هەموو شتە لێ کاتە. ناو ماسەرە ئەجا من بە گیتاری کلاسیک بەشدارم لە کۆنسێرتی شاباز زەمانیە کە ناوی یەک پارچەیە ئەم کۆنسێرتە. ئەتوانم بڵێم ئەم تراکانی کە بۆ ئەم کۆنسێرتە ئامادەمان کردووە لە ڕووی خۆمەوە لە ڕووی کلاسی گیتارەوە وردەکاری زۆر تیا بووە. نەک بۆ خۆشم بۆ هەموو ئامێرەکان چونکە ئامێرەکان زۆر ئازفەکان زۆرن سەروسی ئازفن و مامەڵەکردنی ئەمە بۆ کۆنسێرت بۆ ڕیکۆردکردنی تراک لە ستۆدیۆیە بێ لە هەر کوێیەکە بێ مامەڵەکردنی بەڕاستی قورسە. بەڵام توانەیەم ئازفانە زۆر باشە توانیمانە بە لە ماوەیەکی باشە و بە ڕێژەیەکی زۆر باش کۆنتترۆڵی هەموو شتێ بکەین. یەکێک لەو شتانی کە کردومانە ئەتوان بڵێم بۆ ئەم کۆنسێرتە کە توانیمانە شتێکی زۆر باش پێشکەش بکەین ئەو بۆ ماوەی پرۆڤەکەمان بووە چونکە ماوەیەکی زۆرە توان بڵێم سەر و 2 هەفتەیە ئێمە پرۆڤەکەین پێکەوە هەرێکی لای خۆیەوە لای خۆتەوەی گوێ تراکان بگری وردەکاری زیاتر بزانین لەبارەیەوە لە کاتی پرۆڤەکردنا بێ. بەڕاستی ئەتوان بڵم کۆڵەتی ئەم تراکانە زۆر باشە بە شێوەیەکی باش ڕیکۆرد کراوە لە ستۆدیۆیە و نەزبی سەوتی ئەم کۆنسێرتەش بەڕاستی من زۆر دڵم پێی خۆشە. ئەتوان بڵم بە من مرتاحم بە ئەسفکردن و بە هەموو ئاسفەکانی تر و بە دەنگی کاک شاباز من زۆر مرتاحم.
تەسەورەکەم کۆنسەرتێکی خۆش بێ هەرچەنە تەوقیتەکەی بەداخەوە تۆزێک ناخۆش بوو بە بۆنێ و کارە ساتەی هەڵە چەمچەماڵەوە هیوای زوو چاکبوونەوە بۆ کەسانی کە زیانیان پێگەیشتووە و خواڵەوانەش خۆش بێکەوە فاتیان کردو بۆ کۆنسەرتەکەش تەسەورەکەم کۆنسەرتێکی خۆش بێ لە بەرەوەی شاری سلەیمانی پایتەختی ڕۆشنبیریە و بۆم جۆرە چالاکیانە ئەتوانم بڵێم هەواداران و گوێگرانیشی ئەتوانن چێژێکی تایبەت لە کۆنسەرتەکە وەرگرن. زیاتر حەز بە کام گۆرانیەی شابە زەمانیەک؟ واللهی گۆرانیەکانی هەمووی خۆشن گۆرانیەکی محدد نییە بڵێم من بەزە و گۆرانیم حەز لێیە هەموو گۆرانیەکانی تایبەتن هەموو گۆرانیەکی کوردی لە لای من چێژێکی تایبەتی هەیە. ئەم کارانە گرنگی زۆر تایبەتی خۆی هەیە بە تایبەت لەم قۆناغی ئێستەی هەرێمی کوردستانە کە کۆمەڵی کێشە بەرۆکی خەڵکی گرتووە کێشەی ئابووریە کێشەی داراییە کۆمەڵی کێشەی سیاسیە ئەمانە ئەگەر بێت و ئەم جۆرە چالاکیانە نەبێت یاخود ڕاگیرێ لە ڕووی کللتوریشەوە خەلەلێکی گەورەمان بۆ دروستە بێت لە ڕووی هونەریەوە بۆمان دروستە بێ بەڵام خۆشبەختانە هونەرمەندەکانی ئێمە شان بەشانی کەسایەتیەکانی تر یاخود توێژەکانی تر نایانەوێت چۆن مەسەلەن مامۆستا بەو بارودۆخی کە لە بەردەستیا بوتوانی هەر مناڵ پەروەردە کات هەر فێری خوێندنی کە هونەرمەندەکانیشمان بە سپاسەوە ئەم ئەرکیان گرتوۆتە ئەستۆ ئەم چالاکیانیان بەردەوامە ئەم چالاکیانە سێ چوار جۆر گرنگی هەیە جۆرێکیانەوێت تۆ لە نزیکەوە ئەم کەسایەتیە حەزەکەی لە نزیکەوە بیبینی گوێ لە دەنگی بێ دووەم بزانی توانای چۆنە بەڕاستەوخۆ ڕەنگە ئێمە زۆربمان هەر لە ڕێی تۆمارکردنەوە جۆمان لێبوو بێ بەڵام ئەمڕۆ ڕوبەڕوو تۆ هونەرمەندەکە بینی تواناکەی بۆ دەرەکەوێ دواتر کۆمەڵێک شێوازی نوێ و کۆمەڵە ژەنیاری کۆ کردوتەوە لەم پرۆژانەیە کۆمەڵە ژەنیار چالاکی ئەکەن و مستەفید ئەبن و کۆمەڵێک خەڵک کاتەکانی خۆی لە جیاتی بیبە لە جێگەیەکی ترا ڕەنگە من بۆ نمونە حەزکەم گوێ لە دەنگی ئەم کۆنسەرتی ئەمڕۆ کاک شاباز بگرم لەوانەیە لە کافتریایەکە ناو دووکەڵ و ژاوەژا و فەوزایە نەتوانم تااقەتم نەبێ گوێ لێ بگرم بەڵام لە هۆڵێکی وایە ئامادەم بێم بلیتیش بکڕم ئامادەم بێم نەک سەعاتێ دوو سەعاتیش دانیشم گوێ بگرم چۆنە لە بەگوێی مشتری گوێ لێ بگرم. بەڕاستی من زۆر سوپاسی دەستگای میدیای کورساتەکەم کە بەردەوام سەپۆرتێکی زۆر گەورەیە بۆ هەموو چالاکیە هونەرەکان لە تەواوی کوردستان بە شتێکی گرنگی ئەزانم هەم بۆ گەنجانمان هەمووەک پەیام هەمووەک ئاشنابوونەوە بە هونەر و چالاکیەکان بەڕاستی دەستخۆشیان لێکم. وەک بڵێنمان پێیابوون کە دوای کۆنسەرتەکە چاوپێکەوتن لەگەڵ هونەرمەند شابەز زەمانیەکەین کۆنسەرتەکە پێشکەشکرا ئەلبومەکە بڵاوکرایەوە و گریان و پێکەنینی هەواداران و هەزاران هەواداری شابەز زەمانیمان بینی ئێستا کاک شاباز بزانین هەستی چۆنە کاک شاباز سڵاو دەبێم کاتەوە باش پێش هەفتەیە کات مەلات پرسیاری ئەوم لێکردی وتم دوای کۆنسەرتەکە هەستت چیە بێت وتە هەڵیگرێ بۆ دوای کۆنسەرتەکە ئێستا دوای کۆنسەرتەکەیە ئەلبومەکە بڵاوکرایەوە ئەمڕۆ کاتژمێر 12 دقیقە باشە 12 و کۆنسەرتەکەش بە شێوەیەکی سەرکەوتووانە ساز کرد ڕوبەڕووی هەزاران هەوادار بوویتەوە هەستی خۆتم پێ بڵێ. سەرەتا دووبارە بەخێر بیتەوە ڕۆنجیان بەڕاستی ئەمڕۆ زۆر دڵخۆشم سوپاسی سلێمانیەکەم سوپاسی کوردستانەکەم سوپاسی کورساتەکەم سوپاسی هەمووتانەکەم بەڕاستی زۆر هەستم خۆشە و بە تایبەتی کە ئەو کۆنسەرتە جیاوازەمان کرد ئێمە و ئێوە بەیەکەوە شتێکی زۆر نوێمان کرد شتێکی زۆر جوان بوو زۆر دڵخۆشم و شانازیەکەم کە کوردم بەڕاستی دەستی خۆش بێ من پیرۆزبایی لەکەین و باسی ئەوا کرا کە بڵاوکردنەوەی ئەلبومێک 25 بەرهەم 25 گۆرانی نوێ ڕیسکە سەرکێشیە بەڵام ئەکرێت بڵین لە هەواداران تا و کاتێکە ڕوبەڕووی هەزاران هەوادار بوویتەوە گۆرانەکانە نەگەڵ ئەوەتیتەوە و خۆشەویستێکی زۆریان بۆ تۆ هەبوو وەڵامی هەموو ئەوانە ئاياتەوە و بەڕاستی ئەو ڕیسکە پێویستی بەوە هەبوو ڕیسک بکەیت و بەرهەمدار بوو. بەڕاستی من نازانم چۆن سوپاسی هەواداران و گوێگرانم بکەم ئەم وازانم دوو بەیانی تاقیکردنەوەکانی خوێندنە ئەو هەموو خەڵکە زۆرە ئەو هەموو پشتگیریە
ئەو هەموو جوانیە ئەگەر سلێمانی نەبێت بەڕاستی زۆر دڵخۆشم زۆر گریان و پێکەنینی هەوادارانمان بینی چی بە هەواداران تەڵیت بەوانەوە کە ئامادە بوون هۆڵەکەیە بەوانشەوە کە بە هۆکارێک بێت نیان توانیوە بێنە هۆڵەکەەوە پیانەڵێم زۆرم خۆشەوێن سوپاس بۆ پشگیریان گریانەکانیان وەک قەترێکی شەونمە لەسەر دڵی من ئەبێ بە شعر و بە گۆرانی بۆیان پێکەینەکانیان بە هەمان شێوە دڵم خۆشەکە لەگەڵ گریانی هەوادارانە گریانی خۆشتمان بینی باسێکی و گریانی خۆتم بۆ بکە بەڵێ لە گۆرانی خۆزگەیا بوو گۆرانی خۆزگا پێشتیش باسم کردووە ڕووداوێکی زۆر ناخۆشەیە کە من بۆم نووسیوە بۆ یەکێک لە جۆگرەکانم بوو لە خەسخانەی هیوا بەداخۆ کۆچی دوایی کرد کە ئەو کەسێک لە فاملێکی خۆی با بڵێن ئامۆزای خۆی بوو خۆشی ئەویست بەس بەکشەکەی نەوتە بوو لە بەرەوەی ئەیزانی ئەمرێ بۆیە زۆر کاری تێکردم چکە ئەو کوڕەمرد بەڕاستی دەست خۆش بێت دایکیشت لە کۆنسێرتەکە ئامادە بوو باشە بۆ شەپکە گوڵیشی بۆ هێناویت چی بە دایک دەڵێ دەستی ماچەکەم زۆرم خۆشەوێت خوا لە ئێمەی نەسێنێت زۆر گەورەی بۆ ئێمە زۆر هەوڵ و تێکۆشانی یاوە تا ئێمە گیانوتە ئەم شوێنە و بە تایبەتی زۆر لەگەڵ من ماندوو بووە زۆریشیان خەفەت پێیە بەڵام ئێستا بینێت من چەم ئەوەی زۆر دڵی پێخۆشە ئەوەیە خاڵێکتان نەکات و بمێنن بۆ یەک کۆتا پرسیارمە سەر جلەکانتە جلەکانت زۆر جیاواز بوو زۆر جیاواز دەرکەوتی ئەمڕۆ باسێکی ئەم جلانە بۆ بکە ئەمە جلی کوردیە یان چاکۆت و پانتۆڵە بە تایبەت دیزاینم کرد خۆم وتمان بە سەرەوەی جلی کوردی بێت خوارەوەی چاکەت و پانتۆڵ بێ شتێکی تازەیە بەڵام زۆر جوان دەرچوو بۆ ئەوم دانا ئەی تێکەڵکردنی جلی کوردیم لە بیر نەکرد لە کۆنسێرتەکە دەستی خۆش بێت کۆتا پەیامی تۆ کۆتا قسەی تۆ بۆ کۆنسێرتەکە و پێشم بڵێ بەڕاستی گەشتی بە ئامانجەکەی خۆت بەڵێ بە دڵنیاییەوە گەشتم بە ئامانجەکەی خۆم ئەمێ سوپاسی یەکە بە یەکەی هەموو ئەوانە بکەم کە لەگەڵ ماماندوو بوون دەستی ماندوو بوونیانە گوشم سوپاسی کەناڵی کورساتەکەم بەڕاستی زۆر ماندوو بوون لەگەڵما سوپاسی هەر هەموویانەکەم بەڕاستی بە میوزیک ژەنەکانمەوە بە ستافی زێد ئێسەوە و نازانم چۆن سوپاسیان بکەم چکە بەڕاستی کۆنسێرێکی زۆر گەورەمان کرد و ئەمە زۆر قورس بوو لەسەر شانی ئێمە و ئێوە و هەمومان بەڵام بەرەمەکەیمان بینی و دوجار کلیپەکانیشە بینی